لە دوای کیمابارانەکەی هەڵەبجەوە لە ساڵی 1970 دەیان چیرۆکی ناخەژێن هێشتا برینەکانیان ساڕژ نەبووە. یەکێک لەوانە دۆسەی مناڵە ونبووەکانە کە تا دێت کێشە و گرفتەکانی مناڵە گەڕاوەکانی قوڵتر کردوێتەوە. ماردین یەکێکی دیکەیە لە ئازارەکانی هەڵەبجە و منداڵی گەڕاوەی شارەکەیە. لە دوای 24 ساڵ شادبوونەوە بە خێزانەکەی لەلایەن باوکیەوە سکاڵا تۆمار کراوە لە ڕاست و دروستی ئەوەی منداڵیە و خێزانەیە یاخودنا. دەنگ و باسەکانیش بە جۆرێ بڵاو بوویەوە کە کەسوکارم کەوتناوەی گومانم لێ بکەن و لە 22/2020 لە دادگای هەڵەبجە سکاڵا لە دژم تۆمار کرا کە گومانیان هەیە من کچی شەرعی ئەو ماڵە بم. بۆ زانینی ڕەچەڵەک و نەسەبم داوای پشکنینی DNA دەکەن. دادگا لە 27/2020 بڕیاریە کە دەبێت لە بەڕێوەبەرایەتی بەڵگەی تاوانی هەولێر پشکنینی DNA بکەم. وەکو تاوانبارێک تەعاملم لەگەڵا کرا نەک وەکو قوربانیەک. بەڵام بەهۆی نەبوونی مەوادەوە هەتا ئێسا سپاس بۆ خوا نەتیجەکەی نییە. ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و تێکچوونی ژیانم ڕوو بدات، حکوومەتی هەرێم لایەنی پەیوەندیدار دام و دەستگاکانی هەڵەبجە بەڕێز کاک لوقمان تەندروستی هەڵەبجە بەرپرسیارن لێی. بۆیە تکایە بەدەم داواکەمەوە وەرن پاش زیاتر لە 20 ساڵ کێ تەحەمولی تێکچوونی ژیان و لانەمەکە. چرۆ لە ساڵی 1970ەوە خوشکێکی ون بووە. لەو کاتەوە سۆراغی دەکات. 4 ساڵ پێش ئێستا خوشکەکەی پێشات کرایەوە. بەڵام چەند ساڵێکا ڕوبەڕووی کێشە و گرفت بووەتەوە و بۆی هەڵا لە ئەنجامی پشکنینەکانیان لە یەکجیا بوونەتەوە. دوو جاریش پشکنینیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا ئەنجامی پشکنینەکانیان بڵاو ناکرێتەوە. بەڕاستی وای لێ هاتووە نەک ئەوان کە ون بوون و ئەدۆزرێنەوە جارێکی کەونە بنە. بەڕاستی ئێمەش کە لە ماڵ و حاڵی خۆمان نابووین ون بووین. ینی بەڕاستی وامان لێ هاتووە ئیتر تاو لە ماڵ لە ژیان لە هەموو شتێک بێزار بووین. بەدەست ئەم کەیسەوە هیلاک و مانوین. ینی ڕۆژێک نییە بە بێ خەمسەر بنێنەوە. دی ئەگەر خەمساردی نەبێت 4 ساڵی ڕێکە من لەم کێشام تا ئێستا یەکلای بووبووە. خەمساردێکی پێوە دیارە ئەگەر خەمساردی نەبووایە یعنی کەیسێک 4 ساڵ ئەبووە یەکلای بایەتەوە. دۆسەی مناڵە ونبووەکان و گەڕانەوەی ونبووەکانی کیمابارانی هەڵەبجە لەلایەن دادگاوە ڕاگیراوە. تا ئێستا 74 خێزان داوایان تۆمار کردووە منداڵیان لە کیمیابارانەکە ون بووە. بەڵام مەڵەی پزیشکی کە سوکاری مناڵە ونبووەکانی سارد کردوێتەوە و متمانیان بە ئەنجامی پشکنینەکان نەماوە کە تا ئێستا 9 منداڵی ونبووی هەڵەبجە گەڕاونەتەوە و بەشێکیان پشکنینیان بۆ ئەنجام نەدراوە. سیانیان لە سلێمانی پشکنینیان بۆ ئەنجام دراوە کە دوانیان دوای شادبوونەوەشیان بە خێزانەکانیان پشکنینەکانیان دەرکەوتووە هەڵە بووە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.